ناوەرۆکی ڕێکەوتنەکە هەمووی بابەتی گرنگ و بایەخدارن، بەڵام لە هەمان کاتدا ئەمەوێ بە بیری هەردوو لای بێنمەوە عیبرەت لە نووسینە نییە، بەڵکو عیبرەت لە جێبەجێکردنایە. ئیتر خۆشیتان. ڕەنگە لەم تێڕوانینەوە گۆڕان و یەکێتی بیانەوێت بە زووی خاڵە نووسراوەکانی ڕێکەوتنەکە بکەن بە کردار و جێبەجێ بکەن لە دوای کۆبوونەوەی سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتی کە دوو کاتژمێر و 30 خولەکی خایان هەردوو لە ڕاگەیەنراوێکی هاوبەشیان بڵاو کردەوە کە ئەمانن: یەکەم، سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتی بە شێوەیەکی دەوری کۆ دەبنەوە و چەند لیژنەیەکیان بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە پێکهێنا. دووەم، تەوەری کۆبوونەوەکە چارەسەرکردنی بژێوی هاوڵاتیان و کێشەی ئابووری بووە. سێیەم، جەخت کراوەتەوە لەسەر پاراستنی یەکریزی نێوماڵی کورد و یەکپارچەی خاکی کوردستان و سڕینەوەی ئاسەواری دوو ئیدارەیی. چوارەم، سوور بوون لەسەر بەدامەزراوەیکردنی دامودەستگاکانی حکوومەتی هەرێم لەسەر بنەمای شەراکەتی ڕاستەقینە و ڕێککەوتنی لایەنەکان. پێنجەم، جەخت لەسەر یەکخستنی هەوڵەکان کراوەتەوە بۆ تێپەڕاندنی هەموو کێشەکانی هەرێم لەسەر بنەمای دیالۆگ و ڕێککەوتنی هەموو لایەنە سیاسیەکان. شەشەم، بڕیاردرا پێداگری بکرێت لەسەر مافی چارەنووس و ئەنجامدانی ڕیفراندۆم و ڕاگەیاندنی سربەخۆیی. هەروەها ئامادەکاری بکرێت بۆ ئەوەی لە کاتی گونجاودا بەدی بهێنرێت. حوتەم، هەموو هەوڵێک بۆ دروستکردنی هەرێمی سربەخۆ بۆ کەرکووک ڕەت دەکەنەوە. ئێستا هەلومەرجێکی تازە هاتۆتە پێشەوە. ئەم ڕێکەوتنی نێوای ئێمە و گۆڕان دۆخێکی تازەیە، بێگومان تاسیری خۆی هەیە. سەرکردایەتی هاوبەشێکی ئێستا دروستکراوە کە یەکەمین کۆبوونەوەیەتی ئەو شتانە هەمووی تاوتوێیەکە لە بینی خۆیانە و دواتر بڕیاری لەسەر ئەدرێ. دۆخێک تێکەوتوین کە ئەبێ بە هەر شێوازێک بووە چارەسەری بۆ بدۆزینەوە بۆ ئەم قەیرانانەی کە لە هەرێمدا هەیە. جا ئەم قەیرانە و چارەسەرەکان وا ئەخوازێک هەموو لایەنەکان بەیەکەوە لە دانیشتن و گفتوگۆ یابن. لەسەر بابەتی ڕیفراندۆم، یەکێتی و گۆڕان لە ڕێکەوتنەکاندا دەڵێن ئەنجامدانی ڕیفراندۆم بابەتێکی نیشتیمانیە و دەبێت لە پەرلەمانی کوردستانەوە یەکلایی بکرێتەوە، بەڵام پارتی شتێکی تر دەڵێت و باسی پەرلەمان ناکات. ڕای پارتی لەسەر ڕێفراندۆم ڕێیەکی سابتە کە لە سەرجاری جەنابی سەرۆکی هەرێم و سەرۆکی پارتی کوردستان و مەکتەبی سیاسی ڕەمان زۆر وازیحە. ئێمە بەردەوامین لە خۆ ئامادەکردن بۆ ڕێفراندۆم. ڕێفراندۆم حەقیقەتەن ینی ڕای ئەساسی و سەرەکی ڕای میلەتە. حەقیقەتەن ئێمە بۆ هەموو بابەتەکان نەک لە کوردستانە، ینی ئەوە ڕای ئێمە کابێ بگەڕێن بۆ ڕای میلەت. ئەوەی مای سەرنجە لە بەیاننامەی سەرکردایەتی هاوبەشەکەی یەکێتی و گۆڕاندا بە هیچ جۆرێک باسی پەرلەمان و کاراکردنەوەی تیادا نییە کە خاڵێکی بنەڕەتی ڕێکەوتنەکە و ناڕەزایەتیەکانی پارتیە. ئەمەش بەڕای بەشێک لە چاودێران ئاماژەیەکی نەرمە بۆ پارتی و واڵاکردنی زیاتری دەرگای گفتوگۆ، بەتایبەت کە لە دوو بەشی بەیاننامەکەدا باس لە بنەمای دیالۆگ و یەکریزی دەکات. سەرباری نیگەرانیەکانی پارتی لە ڕێکەوتنەکەی گۆڕان و یەکێتی، بەڵام شەمە نەفەری سەرکردایەتی هاوبەشەکەی گۆڕان و یەکێتی کەوتە ڕێ و دەیانەوێت بە کردار خاڵە نووسراوەکانی ناو ڕێکەوتنەکەیان جێبەجێ بکەن. هێمن مەحموودێن ئارتی، سلێمانی.